جەنگی ئەمریکا و ئیسرائیل 33هەمین ڕۆژی تێپەڕاند و هەمووان بەردەوامن لە بۆردومانکردنی چڕی ئامانجەکانی یەکتری. لە ئێستاشدا باز لە ئەگەری ئەنجامدانی هێرشی زەمینی بۆ سەر ئێران دەکرێت و لە بەرامبەردا تاران بەڵێنی بەرپەرجدانەوەی توندی هەر هێرشێک دەداتەوە. ڕۆژنامەی مەعاریفی ئیسرائیلی بڵاوی کردەوە تەل ئەبیب فشاری لەسەر دۆناڵد ترەمپ سەرۆکی ئەمریکا دروست کردووە بۆ پاڵپشتیکردنی ئۆپراسیۆنێکی سەربازی کورتخایەن و بەهێز لە ناو ئێران. تا ئێستا بنیامین ناتانیاهۆ سەرۆگۆزیرانی ئیسرائیل وادە و میکانیزمێکی دیاری نەکردووە بۆ کۆتایی هاتنی کردەوە سەربازیەکان لە دژی ئێران. لە کاتێکدا هەوڵی بەدەستێنانی گڵۆپی سەوزی ئەمریکا دەدات بۆ زیادکردنی ئۆپراسیۆنە سەربازیەکان بۆ سەر ئەو وڵاتە. لای خۆیەوە تاران لە سەرزاری سەرکردەیەکی سەربازیەوە ئاشکرای کردووە وڵاتەکەی استراتیژێکی بەرگری بێوێنەی ئامادە کردووە کە پێکهاتووە لە 8 چینی بەرگری ئەمنی و سەربازی و بەتایبەت دروستکراوە بۆ بەرەنگاربوونەوەی هەر هێرشێکی زەمینی یاخود دابەزینی سەربازی ئاسمانی. ڕۆژنامەی برافدای رووسی لە زاری ئەو سەرکردە سەربازیە ئێرانیەوە بڵاوی کردەوە سیستمە بەرگریەکەیان پێک هاتووە لە چەند چینێک و پشت دەبەستێت بە هەماهەنگی پتە و بێوێنەی نێوان سوپای پاسداران و سوپای ئێران. هێڵی یەکەمی بەرگریەکەش بە هێزی تایبەتی ئاسمانی و دەریایی و هێزی دەستەبژێر دەست پێ دەکات بۆ بەرەنگاربوونەوەی هێزە دابەزیوەکان لە ئاسمانەوە. ئەو ڕۆژنامە رووسیە باسی لەوە کرد چینی بەرگری دووەم و سێیەم بریتیە لە هێزی هێرشی ئاسمانی و تیمی زرێپۆش و فڕۆکەوانی. چینی چوارەم ئەرکی پاراستنی شارەکانە لە ڕێگەی هێزی پۆلیسی هەڵبژێردرا و ئاستەکانی تر بریتین لە کەتیبەکانی ئیمام حوسێن و ئیمام عەلی کە توانای شەڕکردنیان بەرزە و چەکی قورسیان لەبەردەستە. لەو پلانی بەرەنگاربوونەوەی ئێراندا کە دایناوە هەر چینێک وەک تیمێکی سربەخۆ کار دەکەن و توانای لە ناوبردنی دوژمن و بەدیلگرتنی سەربازەکانی هەیە. هێزەکان موشەکی هەڵگیراوی دژە هێلیکۆپتەر و موشەکی تریان پێیە. استراتیژەکەی ئێران بۆ بەرەنگاربوونەوەی هێرشی زەمینی خۆی دەبینێتەوە لە بوونی عەمباری شاراوەی چەک و کەلوپەل لە هەموو ناوچەکان و گەمارۆدانی هەر هێزێکی دوژمن. تاران پشت دەبەستێت بە خستنە خوارەوەی فڕۆکەی گواستنەوەی سەربازی دوژمن پێش گەیشتنی بۆ ئامانجەکانی لەگەڵ چالاکردنی کەلوپەلی جەنگی ئەلکترۆنی بۆ پەکخستنی سیستمی GPS و پەیوەندی ئاسمانیەکان. ئەوە لە کاتێکدا بە درێژایی ماوەی جەنگ بەرپرسانی باڵای ئەمریکا و ئیسرائیل هەڕەشەی ئەنجامدانی ئۆپراسیۆنی زەمینی لە ئێران دەکەن و بەرپرسانی ئێرانیش جەخت دەکەنەوە لە ئامادەییدان بۆ بەرپەرجدانەوەی هەر ئۆپراسیۆنێکی زەمینی لە وڵاتەکەیان.